سەرچاوەکانی هێنانی مادەی هۆشبەر دەرەوەی خاکی هەرێمی کوردستانە بەپێی یاسا لە مادەی لە یاسای ژمارەیەک ساڵی 2020 هاتووە لێژنەیەک پێک دەهێنرێ بە سەرۆکاتی دادوەرێکی یەک کۆڵێن کراوە بە ئەندامەتی هەرێک لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لێژنەی باڵا بەڕێوەبەراتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان بەڕێوەبەراتی گشتی گومرگ وەروەها دەستگای پاراستن و زانیاری کەوا ئەم لێژنەیە هەڵدەستێت بە سووتاندن و عەمبارکردن و لە ناوبردننی مادەی هۆشبەر دوای ئەوەی کە ئەم دۆسیانە لە دادگاکان پلەی بمبڕی وەردەگرن لەلایەن دادگا تایبەتمەندەکان ئەو مادەیە ئیستیلام دەکرێتن و ئەو لێژنەیە بە شێوەیەکی یاسایی و زانستیانە ئەو مادە هۆشبەرانە وەردەگرێتن و بە شێوەیەکی زانستی و یاساییانە دەهێنرێتن و بە شێوەی ئاشکرا دەسووتێنرێتن و ئەعلان دەکرێت و بڵاو دەکرێتەوە طبیعی لەم پرۆسەی ئەمڕۆ طبیعی ئەم لێژنەیە ماوەیەکی زۆر دەسی بەم کارە کردووە و چەندین قۆناغ ئەو مادە هۆشبەرانەی کە پێشتر دەستی بەسەراگراوە بە چەند قۆناغێک سووتێنراون لە ناو براوە و لە قۆناغی ئێستاشدا بڕی 130 کیلۆ و 553 گرام مادەی هۆشبەری جۆراوجۆر دەستی بەسەراگیراوە و پلەی بمبڕیان وەرگتووە لەلایەن لێژنەکە لە ناو دەبرێت و دەسووتێنرێت. باشە کاکەرکان ئاماری ئەم ساڵ تاوکوسە چەند مادە دەستی بەسەرداگیراوە و چەندش لە ناوبراوە و چەند دیکە شەنەکە ئامادەن بۆ لە ناوبردن کە هێشتا دادگا کەیسەکانی گلای نەکردوێت. بەڵێ لە ماوەی ئەم ساڵدا با بڵێن لە سەرەتای ئەم ساڵ تاو لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 949 تۆمەتبار دەستگیر کراوە لەو ڕێژەیە با بڵێن کە دەستگیر کراون بەشێک لەمانە کاری کڕین و فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە و بەشێکیشیان ئەوانە بوون کەوا بەکاریان هێناوە و دەستیش گیراوە بەسەر بڕی نزیکەی نیوتان مادەی هۆشبەر لە هەرێک لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک طبیعی ئێمە وەکو بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان هەوڵەکانمان سڕ کردوتەوە زۆر بەوردی کارمان کردووە مەبەستیشمان لێ ئەوەیە ڕیشەکێشی مادەی هۆشبەر بکەین لە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە دەبێت ڕێگریەکی تەواو بکەین و بۆ وشکردنی سەرچاوەکان ئێمە کارمان کردووە و کارمان کردووە نێڵی هەرێمی کوردستان بێت بە ناوەندێک وەکو ترانزیت بەکار بهێنرێت و هەوڵمان داوە بە شێوەیە کار بکەین تەنها کاری ئێمە دەستگیرکردن نەبێت کارمان کردووە لەسەر هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا لە ڕێگای ئەنجامدانی سمینار و هەروەها هەڵواسینی پۆستەرا لەسەر زەرورزیانەکانی مادەی هۆشبەر و چەندین لێژنەمان پێکهێناوە بۆ بەسەرکردنەوەی کافتریاکان ڕێستۆرانتەکان و هەروەها لێژنەمان پێکهێناوە بۆ بەسەرکردنەوەی دەرمانخانەکان تاوەکو بە شێوەیەکی یاسایی کارەکانی خۆیان ئەنجام بدەن و نەبن بە شوێنێک بۆ بڵاوکردنەوەی مادەی هۆشبەریان خۆ دەرمانی پزیشکی کۆنتڕۆل کرا. باشە ئەو کەسانی کە دەستگیر کراون کەسانی بیانی بوون یاخود هەر خەڵکی هەرێمی کوردستان طبیعی هەروەکوی باسمان کرد لە ماوەی ئەم ساڵ لە 6 مانگی ئەم ساڵدا 500 و لەو ڕێژ لەو 940 کەسایی کە دەستگیر کراوە 540یان ئەوانە بوون کە کڕینی فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. سەرچاوەکانی هێنانی مادەی هۆشبەر دەرەوەی خاکی هەرێمی کوردستانە واتە هیچ سەرچاوێک لەناو خاکی هەرێمی کوردستان بوونی نییە و هیچ مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بەرهەم ناهێنرێت و ئەوانەی کڕین و فرۆشتن دەکەن بە مادەی هۆشبەرەوە بەداخەوە ئەو کەسانن کە لە دەرەوەی خاکی هەرێمی کوردستان دەژین و ئەو مادە هۆشبەرانە ئاراستە دەکرێت و دەنێرێت بۆ هەرێمی کوردستان و لێرە ئەوانەی کە کڕین و فرۆشتن دەکەن بە مادەی هۆشبەر ئێمە دەستگیرمان کردوون و بەشێک لەوانە خەڵکی هەرێمی کوردستان نین و هاوڵاتیانی بیانی. باشە کاکەرکان ڕێژەی بەکارهێنان بە بەراورد بە ساڵانی پێشوو ئێستا زیادی کردو یاخود کەمی کردو بەڵێ ئێمە بە شێوەیە کارمان کردووە هەوڵمان داوە مادەی هۆشبەر بڵاوبوونەوەکەی ڕابگرین و کاریشمان لەسەرەوە کردووە کەوا بازرگانان دەستگیر بکەین بە شێوەیەکی زۆر ورد کارمان لەسەری کردووە تیشکمان خستوتە سەری و تەرکیزمان خستوتە سەری زانیاری هەواڵگری وردیان لەسەر کۆ دەکەینەوە و هەروەها ئێمە هەوڵمان داوە زۆرترین ڕێژەی ئەوانەی کڕین و فرۆشتن دەکەن دەستگیریان بکەن و مەبەستیشمانێ ئەوەیە سەرچاوەکان وشک بکەین نێهێڵین ئەمان ببێنە هۆکارێک بۆ بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان و لە ئێستادا ئێمە توانین بە شێوەیەک لە شێوەکان بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ڕابگرین لە هەرێمی کوردستان.